لە یەکەم شەوی بانگەشەی هەڵبژاردنە لە سنووری مەڵبەندی 12 شارە زۆر کە پێکاتووە لە ئەنجومەنەکانی دەربەندیخان و قەزای شارە زۆر و ناحێی عەربەت و قەزای پێنجوێن و قەزای سەید سادق لەسەر جەم ئەم ناوچانە تیمەکانمان لە برایانمان دەست بەکار بوون بە جۆش و خۆش و دڵگەرمیەکی زۆرەوە خەریکی هەڵواسینی پۆستەرات و لافیتە و وێنەی کاندیدەکانن. ئینشاءالله کۆمەڵی ئیسلامی سەرکەوتنی گەورەی لێ چاوەڕوان ئەکرێ، ئومێد و ئاواتی زۆری خەڵکی هەرێمی کوردستانە، چونکە لە ڕابردوودا توانیویانە سەرڕاستانە دیفاع لە مەزڵومیەتی میلەتەکەیان بکەن لە بەغدا و هەوڵ و کۆشی زۆر بدەن بۆ دەستخستنی مافەڕەوەکانی گەلەکەمان. ئێمە وەکو ئەنجومەنی قەزای شارەزۆری کۆمەڵی ئیسلامی دیارە چەند ڕۆژێکە ئامادەکاریمان کردووە بۆ بانگەشەی هەڵبژاردن. ئەم شەو لە کاتژمێر 12 دەستمان کرد بە بانگەشەکەمان. دیارە سوپاسی ئەو بەڕێزانەکەین کەەوە هاوکارمان بوون لە ئەندامانی ئەنجومەن و بەرپرسی بازنەکان و ئەندام بازنەکان و ئەوانەی کە هاوکارمان بوون لێرە سوپاسیانەکەین. دیارە ئێمە و کۆمەڵی ئیسلامی کە بە لیستی 104 بەژاری هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراقمان کردو ئومێد دەکەین کە هاوڵاتیانی بەڕێز بە گۆش و خڕۆشەوە ڕووبکەنە سنووقانی دەنگدان و دەنگ بە کۆمەڵی ئیسلامی بدەین لەبەرەوەی کەوا کۆمەڵی ئیسلامی لە ڕابردووە هەڵوێستی مەردانەی بووە و ئەندام پەرلەمانەکانی بەشداری لە حکوومەت کە کردووە بە شێوازێکی باش ئەدای کاری خۆیان کردووە و خەڵکیان لێ ڕازیە.